گەرچی بەر لە ڕیفراندۆم بەشێکی زۆر لە عاقڵمەندان و پارتە سیاسیەکان لەسەر و هەموویانەوە کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان هۆژاری ئەوەیاندا ڕیفراندۆم کورد دەخاتە ناو تەڵەیەکی گەورە مەترسی ئەوەیان نیشاندا دەستکەوتەکانی کورد لە ناو دەچن بەڵام ئەو سەرکردانەی سەرمەستی هوتاف و بەڵێنی بێبنەما بووبوون هەموو مەترسیەکانیان وەلا نابوو تا شکستە گەورەکەیان بەسەردا هات بەڵام کە شەڕ گەیشتە سەرەوەی هەویەی کەرکووک طبعا هەموومان حاضرین خۆمان بەخت بکەین هەویەی کورد کەرکووک مساومەی لەسەر نۆکە ئێستا کورد و خاک و خەڵکەکەی لە بەردەم جیهانێکی بێبەزەیی و کۆمەڵێک سەرکردەی شکست خواردوو هێرشێکی تەماحکارانە وەستاوە ئەو سیاسیانەشی بەر لە ڕیفراندۆم بە ڕیفراندۆم سەرمەزبوو بوون یەکتر تۆمەتبار دەکەن پێش ڕیفراندۆم دیمەنەکە بە یەکگرتووی لە نێوان پارتەکانی ڕیفراندۆم لە پێناو پاراستنی بەرژەوەندی و حیزبی و تاکە کەسی داتە پێشچاو بۆیە بارزانی لە بەردەم ڕۆژنامەنووسان و هاوڵاتیانی شاری کەرکووک هانی هاوڵاتیانیدا بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەیان پارێزن هاوکات هاو ئاوازەکانیشی زۆر بەڕوونی جەختیان لەسەرەوە دەکردەوە کەرکووک هیچ کێشەیەک بۆ خەڵکی کوردستان دروست ناکات ڕاستی من پێم وایە من ڕیفراندۆمە سەقەتەیە دەیدەین کە هیچ بنەمایەکی نەبوو لە بیدایەتەوە من باسم کردووە کە ئەم ڕیفراندۆمە بنەمای نییە بۆ سەربەخۆیی نییە بەڵام ئێستا کەشکستی مێژوویان هێناوە هەمویان یەکتری تۆمەتبار دەکەن بە جۆرێک یەکێتی پارێزگارەکەی خۆی بە پارتی و هێزەکەی پارتیش بە شکاو وەسف دەکات بە پێی وتەی بەرپرسی هێزەکانی دژە تیرۆر لاهور شێخ جەنگی و فەرماندەی ڕۆژاوای کەرکووک گوەستا ڕەسوڵ تەنها ئەوان بوون بەرگیان لە کەرکووک کرد و پارتی کەرکووکی جێژ تەنانەت هێرۆ ئیبراهیم ئەحمەدیش کە گەورەی ماڵباتی تاڵەبانیە پشتیوانی ئەو قسەیە دەکات بەڵام پارتی لە ڕاگاندن و کەناڵە سیاسی و جەماوەریەکانی خۆیەوە جاڕی ئەوەی داوە خیانەت لە کەرکووک کراوە و لەلایەن ماڵباتی تاڵەبانیەوە پەیمان شکێنراوە سەرباری ئەوانیش کۆسرەت ڕەسوڵ عەلی جێگری سکرتێری گشتی یەکێتی نایشارێتەوە گروپێکی ناو یەکێتی بە خیانەت تۆمەتبار دەکات و دەڵێت ئەوان بوون هۆکاری شکستی کەرکووک بەڕای چاودێران ئێستا کار گەیشتووەتە شکست هیچ کەس خۆی بەخاوەنی ناکات بۆ پێی ئەوانەی سەرمەستی ڕیفراندۆم بووبوون لە بنەڕەدا ڕیفراندۆمیان بۆەوە نەکرد تا کوردستان سەربەخۆ بێت بەڵکو لە پێناو چنینەوەی دەستکەوتی سیاسی و ئابووری و ئەو کارەیان ئەنجامدا بۆیە چاودێران بڕوایان وایە دەبوو لایەنەکانی دیکە یاریمی کوردستان بە گوێی هێزە ناوخۆیەکان بە تایبەت کۆمەڵ و گۆڕانیان بکردایە و ئەو شکستە مێژوویەیان بەسەر کەرکووک و ناوچەجێنەکۆکەکان نێنایە کە ئێستا ژیانی دەیان هەزار کەس لە مەترسیدایە و خەڵک و خاک و موڵکی کورد گەیشتووەتە بەردەم مەترسێکی تەواو ترسناک کورد دووبارە لە حەمرین برسی و تین و تەنها ماوەتەوە بەرپرسانیش هیچ کامیان شەرمی شکست بەڕووی خۆیان ناهێن و دان بە هەڵە مێژوویەکانیان نانێن